هیوادارم ساڵی 2019 ساڵێک بێ پڕ لە خێرخۆشی بێ، ساڵێک بێ پڕ لە بەرەکەت بێ، ساڵێک بێ بێ و مشکلە بێ. هەموو ئەو کەسانێک کە مشکلان هەیە، هەموو ئەو کەسانەی کە ناڕەحەتیان هەیە دەگەڵ ساڵی 2019 بڕۆ ڕەف بێ. ساڵی 2010 یەکێک لە ساڵە خۆشەکان بوو بۆ من کە توانیم تایدا ژیانی خۆم بگۆڕم، توانیم لە ژیانێکی ئاساییەوە بەرەو کاری بزنسمانی بڕۆم و دەست بە کاری تیجارەت بکەم لە کوردستاندا. ئەمانە هەمووی لە ساڵی 2010 توانیم بەدەستی بێنم ئێستا ببمە بە خاوەن پرۆژەی خۆم. بۆیە توی گەنجێک کە گەنجێکی لە تەمەنێکی گەنجدایدایت دەتوانیت بە هەمان شێوە من لە ساڵی 2019 بیکەیتە ساڵی گۆڕانکار لە ژیانتدا، چیتر چاوەڕێ حکومەت نەکەیت، چیتر چاو لە کۆمپانیاکان سۆڵ نەکەیتەوە کە کارت بێت نەخێت. دەبێت ئەوە کۆمپانیاکانە بە دوای تۆدا بگەڕێن، بەڵام دەبێت گۆڕانکار لە ژیانی خۆتدا بکەیت. تۆ دەتوانیت لە ماوەی ساڵێکدا ساڵێک قوربانی بە ژیانی خۆت بدەیت، ساڵێک گۆڕانکار لە ژیانی خۆت بدەیت بۆی هەموو ژیانی سعات دەیت. 2010 ساڵێکی خۆش پڕسەکەوتو هەرچەند کە بە زەحمەتەکانی زۆرەوە بوو، هەروە پیرۆزبایی خۆم بۆ کولی کوردستانی ڕۆژهەڵات و کولی کوردەکان، هەرچەند کە لە ڕۆژهەڵاتی ئێمە لە ساڵی 2019دا هیچ جێژنێک و وانێکێک نییە، وەلی ئێرە زۆر خۆشە. ساڵی 2010 ساڵێکی پڕ نەهامەتی بۆ هەموو میلەتی کورد بوو، ساڵێکی پڕ نەهامەتی و ساڵی 2019 ساڵێکی پڕ خێر و بەرەکەت بێ ئینشەڵڵا حکومەت بە داچوونێکی باش بۆ میلەتەکە بکات و قەیران و لە کۆڵی میلەتەکە بکات و ساڵێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ هەموو موسڵمانان و بۆ هەموو کوردستان و بۆ هەموو جیهان.